جا هەندێک گوناه هەیە عەزابەکەی کە لە دنیادا چێشتن ناڕەحەتیەکانی پاک دەبێەوە بەڵام ئەمەیان پاک نابێەوە وەلئاخیرە هەم لە دنیادا خوا سزات دەدا هەم لە قیامەتیشا بە جەهەنەم سزات دەدا پەنا بەخوا بە تەریق بوونەوەی مەیدانی مەحشەر و بەردەمی خوای پەروەردگار سزات دەدا ئەو کاتێک کە دڵەکەت دێتە جواب ئەو کاتەی لێوەکانت دێنە قسە ئەڵێن پەروەردگارە بە ئێمە بە فڵان کەسی ئیماندار پێکەنی دڵەکە دەڵێت چەند جار دەستت بەسەر دڵ تا هێناوتت ئۆخەی کاکەەوە خەیانە لە ئەو ئۆخەیە ئاخی بە دواوەیە هەموو ئۆخەیەک کە بەس دەست بەسەر دڵدادێنی وڵێ ئۆخەی فڵان کەس تەڵاق درا فڵان کەس ماڵی وێران بوو فڵان کەس زەرەری کرد فڵان کەس ئۆتۆمبیلەکەی تووشی ڕووداوی هاتوو چۆ بوو ئەخەی یەخوا لەوە خراپتری لێبێ فڵان کەس تووشی سەرەتان بوو خۆزگە لەوە خراپتر بێ ئۆخەیت کرد دڵنیا بە ئاخێک هەڵدەکێشی لە دواییدا هەموو ئۆخەیەک بۆ شکستی ئیماندارانی براو خۆشکت هاوزمانیان و هاونیشتیمانیانی خۆت هەموو ئۆخەیەک کە دەبیستی ئابڕوویەک تکاوە ماڵێک خوراوە دەستێک بڕدراوە غەشێک کراوە پارەیەک براوە واللهی لە دنیادا و لە قیامەتیشا ئاخێک دەکرێتەوە بەدڵتا وە دەست بەسەر دڵدا مەهێنە هەندە بە ئاسانی ماڵە ئۆخەی وا بوو ئۆخەی وان لێکرد و ئۆخەی واچوو چونکە ئاخ دەبینی بە شوێنیدا کەواتە تۆ بۆ خۆت نابێ نەک زینا بکەی نەبوختان بکەی نەغەیبەت بکەی نابڕووی خەڵک بەری بەڵکو یحبونە بۆ یەک جاریش خۆشحاڵ مەبە یەکێ دڵە باشە یحبونە بە فعلی مضارع هاتووە یعنی بەبەر دەوامی کاکێ یەک جارە یەک جار ڕێگەت بە خۆتدا بە زەرەری موسڵمانان خۆشحاڵ بووی بڕواتان هەبێ دوایی دەبێتە 2 جار ئەبێتە 3 جار ئەبێتە 100 جار دوایی وال لێدێ بە شوێنیا دەگەڕی لە فەیسبووکە کون بە کون دەگەڕی بزانی داخۆ لە کوێوە کەسێ تووشی ناڕەحەتیەک بووە تۆ خۆشحاڵی خۆت دەربڕی بۆیە زۆر ئاگادار بە عەزیزم لا تظهر الشماتة لأخيك فيرحمه الله ويبتليك شادمانی دەرمەبڕە و ئۆخەی مەکە و دەست بەسەر دڵتان مەهێنە کاتێک کەسێ تووشی ناڕەحەتی دەبێ چونکە لەوە چێ خوا دەرگای ڕەحمەت لەو بکاتەوە ڕزگاری کە وەیەبتەلیکە بەڵام خوا تۆ تووشی ئەو بەڵایەکە زۆر بە خۆت دەنازی کە من قەت شکست ناهێنم لە مامەڵەدا وەڵا شکست دێنی و زەرێکی گەورە دەکەی زۆر بە خۆت دەنازی فڵان کەس بێعەقڵ بوو پارەیان خوار هەر خۆشن نازانی کە گاڵتەت بەو دەکرد پارەکەی تۆ چۆن دەخورێ و چۆن دەستت دەبڕن و لەبەر دەستا دەری دێنەوە هیچ فرت و فێڵێک و زیرێکیەکن نایخوا زۆرت گاڵتە بە خەڵک کرد مناڵ نازانێ پەروەردەکە کاکە پەروەردەکەی جوان نییە خۆی سەقەتە وەڵی نازانی مناڵەکانی تۆ کە پەروەردەیەکی جوانی شکردبوون بۆ وایان لێ هات ئەگەر زۆر دڵسۆزی بێ هەڵوێز مەبە بڕۆ نەسیحەتی خێری بکە بڕۆ ڕێگەی ڕاستی نیشاندا بڕۆ پەروەردەی جوانی فێرکەوە دوو بە دوو لەگەڵ یادانیشە لەبەر چاوی خەڵکی ژنا بڵێ فڵان کەس وەڵاهی پەروەردەی منداڵ ئاوا نابێ من لەبەر خواتی خوا خۆشم دەوی منداڵەکانی تۆ خوشکەزا و برازای خۆ من با تکایە یارمەتیت بدەم وەرە ئەم ڕێگایانە بگرە بەر ئەویش دەبێت دوو بە دوو بن کەس پێی نەزانێ ئەگەر لای خەڵک باست کرد حیات بردووە فەزحت کردووە نەسیحەتت نەکردووە